پرسیاری سێم و پێش کۆتایی داینەگری زۆر باشە 5 ڕێگام پێ بڵێن کە ژینگە بپارێزین بۆ پاک و خاوێنی وەڵا ئەو دایگرت نانە کەستان داتان نەگرت ئەمن دامگرت ئەو من دامگرت فەرموو ئەوە پێچ ڕێگا کە چی بکەیت چی بکەین بۆی پاک و خاوێنی بپارێزین پۆلەکەمان ماڵەکەمان یەکەم شت شوێنەکان کە زۆریان بەناوبانگن شوێنە گشتیەکان پارێزیت وەکو پارک وەکو بۆ نمونە هوتێل وەکو ئەوە شاری یاری زۆر باشە دووەمش دەبێت ئەوە ماڵەوە بپارێزیت لەبەر ئەگەرێ میوانەی پێ بڵێ ئەی برا ماڵە چی پیسە لەلا خەڵکتر باسی بکە دووەمش دەبێت کڵا ئەوە سەفەکەت بپارێزیت هەر بژی کوان سەپڵەمە تۆ ئەگەر سەفەکەت نەپارێزیت ئەوە بۆ نمونە مامۆستا دێتە ژوورەوە حەزەکان ڕەقسەم بڕوە پۆلەکەی باش نییە و پاک و خاوێنی پۆلەکە باش نییە دەست خۆش هەر بژی دەی بزانین ئەتۆ چیمان پێ دەڵێ یەکەم شتیان کە ناوماڵی بە پاکوخانی ڕابگری دووەم شت قوتابخانە بە پاکوخانی ڕابگری سێەم شت بە پیسپۆخلی نان نەخۆیت چوارەم شت ئەزیەتی برادەرەکەت نەدەی لەکات چکە ئەوە ناخواردن بۆ نمونە لە فۆ خواردنەکە هەمووی دەڕژێت و شوێنەکەش پیس دەبێ دەست خۆش زۆر باشە و پێنجەم جلو و بەرگەکانمان چۆن بەرگەکانمان دەبخاوین هەر بژی کوات سەپڵەمان لە بۆی لێدا دەستان خۆش ئێمە ئێستا دەچینە سەر بەشێکی تری پرسیارەکانمان بەڵام دوو کەسی زۆر عاقڵ و نایابمان دەوێ ئەگەر وابێ دەبێ هەمووتان هەستێنن چکە هەمووتان عاقڵ و نایاب و باشترینن